بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئایا ئێمە کێشەی سیاسیمانەیە یاخود کێشەی حساب و کتابمانەیە، کێشەی ڕقەممانەیە، کێشەی یاساییمان هەیە لەگەڵ بەغدا؟ گفتوگەین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد وەرتی کە بەڕێزیان مامۆسای زانکۆن ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. دکتۆر پێشتریش من و تۆ بەرنامەمان کردووە بەیەکەوە، ئەنی دەمێ بزانم ئایا تا ئێساش دوایە کە ئێمە کێشەی حساب و کتابمانەیە، کێشەی دەستور و یاسامانەیە لەگەڵ بەغدا، یان ئەوان کێشەی سیاسیان لەگەڵ ئێمە هەیە؟ بێگومان خەڵکێکی زۆر نەکرد ئەوانەی بەغدا لە دەوڵەتانی دراوسێش کێشەی سیاسیان لەگەڵ ئێمە هەیە، بەڵام خۆشبەختانە ئێمە دەستوری عراقیمان هەیە کە لە سەدا 30 مادەکانی دەستوری عراق لە بەرژەوەندی کوردە و بڕیارەی دادگای فیدراڵیمان هەیە، کۆمەڵێک قانونی زۆر باشمان هەیە. ئێمەی کورد ئەگەر وریابین، ئەگەر پەی بەرین بە دەستور و مافەکانی خۆمان لە دەستوری عراقدا بزانین، من پێم وایە ئێمە ئەتوانین بەرگری بکەین لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. ئەنجا ئەوەی کە زۆر گرنگە، من دەمێ بە دەرفەتی بزانم کاگران کۆلێردا تێشکی بخەمە سەرێ ئەوەی کە لەم 3 مانگەدا کە ڕوویدا، من بەڕای خۆم ئەو قەناعەتی کە پێی گەیشتم، ئەمە پلانجێریەک بوو لەلایەن 3 لایەنەوە دژی تێگڕای خەڵکی کوردستان، مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران، جوتیاران، بازرگانان. لەم ئەم 3 لایەنەش سودانی فایەقزێدان و جەماعەتەکەی و دەوڵەتی تورکیا بە قیادەی ڕاستەوخۆی ئۆردۆگان و بەشێکی حکوومەتی هەرێمیش لەم پلانجێریەدا بەشدارە. طبعاً بۆ ئەم قەناعەتی کە ئێستا پێی گەیشتوم لە خۆمەوە قسە ناکەم. باشە. کۆمەڵێک زانیاریم وەرگرتووە لە کۆمەڵێک مەزدەڕی ئەمریکی. من 15 ساڵە متابعە دەکەم بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی. باشە. جگە لەوەی پسپۆڕیەکەم لە ئەتڕۆحەی دکتۆرایەکەم لەسەر کوردە لە دەستوری عراقدا، پسپۆڕیەکەم زمانی قانونە. جگە لەوە کۆمەڵێک مؤەشیرات هەیە، کۆمەڵێک بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە دەیسەلمێنێک ئەم پلانجێریە دژی خەڵکی کوردستان بەڕێوەیە و بە تایبەتی لە ساڵی 2026. باشە. ئەنجا لەم پلانجێریەدا ئۆردۆگان مەبەستی تایبەتی خۆی هەیە، سودانی و فایەقزێدان و جەماعەتەکەی ئامانجی خۆیان هەیە و ئەم برادرانی بەغداش ئامانجی خۆیان هەیە. جا بۆ ئەمەش هەر پرسیارێکم لێ بکەی، من ئێستا لەگەڵ خۆم دەستوری عراقم هێناوە. باشە. بۆ ئەوەی هەر پرسیارێکم لێ بکەی باشە بەپێی مەعایری زانستی وەڵامت دەمەوە. دکتۆر بڕیارەکەی دادگای فیدراڵیم هێناوە، کاکەڕان کۆجیان قانونی بودجەم هێناوە. ئەمە هەموو ئەو کتابانەی کە لە نێوان وەزارەتی مالیەی ئیتیحادی و هەرێم دەرچوون کردومە بە ئەرشیف. باشە بە شێوەیەکی زانستی بەپێی مەعایر وەڵامت دەدەمەوە. باشە. دکتۆر بەڵێ، ینی تۆ پێ دوایە ئێمە لە دەستور تێنەگەیشتوین، نوێنەرەکان ئێمە لە دەستور و لە مادە و لەو ڕێنمانەی کە دەرەچێ، لەو یاسایانی کە دەرەچێ بە باشی تێناگەن نایخێنەوە، یانەوەی ینی بەغدا بۆ کورت و پوخۆت بۆ نمونە ماوەیەک لەمەوبەر وەزیری دارایی وتی هەرێمی کوردستان ئێوە 1 دینارتان لای ئێمە نەماوە، هەتا سەری ساڵ حساب و کتابتان لەگەڵ ئێمە ساف بووە، هیچتان لای ئێمە نییە، بەپێی مادەی نازانم چەند و بەپێی بڕگەی چەند و بەپێی فڵان مادە. ئەوەتانی ئەوە موچەکەی نردوایەوەی کە لێک تێگەیشتنێک لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو. ئەگەر ئێمە هیچ حساب و کتابمان لای ئەوان نەماوە بەپێی و بڕگە و مادانێ و باسیەکە، چۆن موچەی نرد؟ بڵێ کتابەکەم لایە، ئەو کتابی کە ئەو زانیارانی کە فەرمووت کتابەکەم لایە ئێستا لەبەردەست. باشە. طبعاً بەپێی مادەی 12 یاسای بودجەی عراقی بۆ هەر 3 ساڵەکە بڕگەی ها ئەوە لەبەردەستمدایە. باشە. بڕگەی ها دەڵێ ئێمە کاتێک موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرین کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە بڕگەی ئەلیف با جیم دال، مادەی 12 5 بڕگەیە. بڕگەی ها دەڵێ ئێمە کاتێک
موسەی فەرمانبەرانی هەرێم دەنێرین کە حکوومەتی هەرێم پابند بێ بە ئەلیف و با و جیم و دال. ئەلیف ئەوە مەسەلەی نەوتە، با مەسەلەی استحقاقە، جیم مەسەلەی داهاتی ناو خۆیە، ئیدی بەم شێوەیە. باشە. طبعا ئێمە لە دادگای فیدرالی کاتێک کە تانەمان لێیدا و من لەگەڵ دکتۆر ڕعد و ئەم برادرانە کە ئیستیشارەمان کرد و مادە دەستوریەکانمان دەستنیشان کرد، تانەمان لەو مادەیەدا لە مادەی 12 بڕگەی ها گوتمان ئێمەی کورد هاوڵاتی عراقین بەپەی دەستور ئێمە یەکسانین، ئەگەر نەوتیشمان نەبایە ئێمە مافمان هەیە لە عراق، ناکرێ لەبەر ئەوەی کە نەوتی ئێمە لەلایەن دەوڵەتێکی دراوسێەوە کە تورکیا و دەستی بەسەردا گیراوە هاوڵاتیانی هەرێم مەحروم بن لە مافەکانی خۆیان. ئێمە تانەمان لەو مادەیەدا وە خۆشبەختانە دادگای فیدراڵی ئەم مادەی ئیلغا کردەوە. ئەوەتە ئێستا لەژێر دەستمە لە لاپەڕە 15 من تۆ پرسیارێکی جوانت کرد، گوتت ئەم برادرانی خۆمان ڕەنگە لە دەستور تێنەگەیشتن، بێگومان من تەحەدایانەکەم لێرە ئەوانە لە دەستور تێنەگەیشتون. ئەوە لاپەڕە 15 ئێستا بۆتە خوێنمەوە کە بە نەسی سەرح کاکە ڕانکۆ بڕگەی های ئیلغا کردوتەوە، دەڵێ موچەی فەرمانبەرانی کوردستانی عراق هیچ ڕەفتی بە تەسلیمکردنی نەوت و بە تەسلیمکردنی داهاتی ناوخۆوە نیە. سیر کە دەڵێ مادەکانی دیکەی دەڵێ دکتۆر، خۆ لە بڕگەکانی دیکەدا دەڵێ گەر هەرێمیش پابند بێ بە بڵێن داهات بینێرێ و نەوت بنێرێ، ئەگەر باسی نەوتیشی نەکرد بێ و کاتە دادگای فیدرالی باسی نەوتی نەکرد، بەڵام باسی تەڵتین دەکا، باسی داهاتی ناوخۆ دەکا و دەڵێ بە مەرجی ئەوەی کە لەسەر شانێتی بەجێی بێنیانی بە کوردیەکەی دەڵێ بەو مەرجەی هەرێمی کوردستانیش مافەکانی بڵین ئەرکەکانی خۆی بەجێ بێنێ بەرامبەر بە بەغدا. کاگرانکۆ ئێستا لەبەر دەستمە لاپەڕە 15 لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێ أوجبت المادة 12 ثانيا ها بأن تلتزم وزارة المالية الاتحادية بتمويل مستحقات إقليم بموجب أحكام قانون الموازنة شهريا بعد قيام الإقليم بتنفيذ الفقرات ألف باء جيم دال من نفس المادة. ذات زوان جملة بقرا كاكرانكو أو كسانيكا جوان لم برنامج يجب أن لا يكون هو السبب الرئيس في عدم استلام موظفي إقليم كردستان رواتبهم شهرية في موعدها المحدد. يعني بالنص دلي موسى فرمانبراني هريمي كردستان هيج ربطي بنوتونيا، هيج ربطي بداهاتي ناوخونيا، بلكو زور براشكاوي دادگای فيدرالي دلي حكومتي اتحادي دبيت سنرقاق بقرة بر أو حكومتي هريم إلزامك كنو تسليمك برقاي خوي دتواني حكومتي هريم إلزامك كداهاتي ناوخو تسليمك. برگەکانی بوو جەمە بەستە؟ برگەکانی ئەو فەرمانێکە بەدەستەوەی بەرگەی دیکە تێدا نییە؟ هەرە بڕگە سیرکە ئەمە خۆی 5 بڕگەیە، 5 بڕگەیە، خۆی 9 بڕگەیە، خۆی خاتیمەکەی 4 بڕگەیە. بڕگەکان بەخاڵ هاتووە، یعنی سا زۆر کەس پێی وایە دەڵێ تەسلیمی داهات لە زمانی قانوندا کاکە ڕانکۆ ئێمە چەند مەعایرێکمان هەیە بۆ تێگەیشتنی دەق بۆ نمونە على أن بما أن إذا أن برگەکان بە شێوەی خاڵ هاتووە دەڵێ حکوومەتی برگەی ئەلف دەڵێ دەبێ حکوومەتی دەڵێ سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەتی ئیتیحادی ملزمن کە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرن بە تەوتینەوە تاکە مەرج بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم تەوتینە. باشە بەڵام دکتۆر دەڵێ تەوتینە، بەڵام وەکو دەبینین یانی تەنانەت بەغداش تۆزێک لەمە دەڵێن نەرمی نواندووە هی بە هەژماری من ڕازی بووە. بەڵێ من لە ئەگەر بەبیرت بێ کاکە ڕانکۆ لە بەرنامەی پێشوو بە هەژماری من ڕازی بووە بە ئالیەتی محکەمەی ئیتیحادی ڕازی بووە. یعنی محکەمەی ئیتیحادی دوو ئالیەتی هەیە، موچەکە لە ڕاستەوخۆ لە بانکی مرکزیەوە بۆ بانقەکان بێت، ئالیەتی دووەم دەبێ هەموو فەرمانبەران UPN هەبێت لە وەزارەت تەقتیتی عراقی. ئەنجا ئەم پیلانجێریە یعنی تاکە بەربەست لەبەردەم ئەم پیلانجێرە دادگای فیدرالی بوو
و سەرۆکی دادگای فیدرالی بوو بە پلانێک دادگای فیدرالیان لەکەدار کرد و سەرۆکی دادگای فیدرالی سەرۆکی دادگای فیدرالیان ناچار کرد کە دەست لە کار بکێشێتەوە دادوەر جاسم عەبود یەکێکە لە هەرە پیاوە جوانەکانی عێراق کە دەوایە هەموو کوشانازی پێوە باشە دکتۆر ئەم دادوەری ئێستا هاتووە ئەمە دادوەرێکی میهەنی نییە بەڵێ دکتۆر کەواتە تۆش ئەوەتانی خۆ دەرکەوەوە کردووە کە ئەوەی لە عێراق قسەی کۆتایی دەکا سیاسیەکانن جوڵە سیاسیەکانن ینی لە پشتەوە نەگەوەی یاسا و دادگا و ئەو دادگای فیدرالی وەکو خۆت دەڵێ ئەنی جاسم عەبود با بڵێن لە خزمەتی خەڵکدا قسەی دەکرد ئەوە هەر لایەن بەر هەر بەو دەردیان بەر هەر خانەنشینیان کردتر هەر بۆی نییە هیچ پۆستێک وەرگێتەوە لە حکوومەت لە هیچ شوێنێک کەواتە دادگا و یاسا و ئەمانە دارنەسن بەدەستی سیاسیەکانەوە خۆی آخر کێشەکە لەوەیدا ئێمە یەکەم جار ئێمە دەستمان پێ کرد ئێمە بووین کە دادگای فیدرالیمان دەگوت ئەمە دادگای بەعسە دادگای محکەمەی ثەورەیە ئەوە ئێمە بووین ئێمەی کورد ئەگەر پەنامان بربایە بەر دەستوور ئەگەر پەنامان بربایە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی وامان دەرفەتمان نەدەڕەخسان بۆ سودانی و فایقزێدان و جەماعەتەکەی کە بێن ئەم پیلانجەرێنەمان لە دژەوە بکەن ئێستا ئەم قانونی ئێستا دەرچووە بە تەواوی ئەمە پێچەوانەی دەستوری عێراقە ئەمە بڕیارەکەی دادگایە دەڵێ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم پێچەوانەی 19 مادی دەستوری عێراقە ئەو من وە ناڵێم ئەوە دادگای فیدرالی وا دەڵێ نۆ دادوەر ئیمزایان کردووە کە حەوتی عەرەبە تەنیا دوی کووردە دەڵێ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم پێچەوانەی 19 مادی دەستوری عێراقە خۆی ئەم ئۆردۆگان دەیەوێت جارێکی تر دەست بگرێتەوە بەسەر نەوتی هەرێمی کوردستاندا و تاکە بربەستیش لە بەردەمیاندا دادگای فیدرالی بوو دکتۆر ئێمە چی بکەین دادگاکە سەرۆکەکەشی گۆڕا و ئەو دادگاکە ئێسەوای لێکراوە بۆ بابەتانە دەڵێ کاری من نییە تەنانەت خەڵکی هەرێمی کوردستان دوسێ هەفتە هیوامان لەسەرەوە هەڵچنی بوو کە ئەمرێکی وەلایی دەربکە بەڵام لە دواییە دادگار خۆی بێدەنگ کرد هەر ئەسڵەن ئەیسە بە حساب هەفتەیەکی تر دانیشێ لەسەر ئەو دادگای فەرمانبەران ئێوە موچە هات و هەر ئەی خۆی بێدەنگ کردووە کەواتە ئەم دادگایە بێدەنگە کاتێ سیاسیەکان پێڵێن فڵان بڕیار دەربکە دەری دەکا کە پێی دەڵێن وامەکە دانیشە دانیشێ ینی بۆی زیاتر ڕوون بێ وە لە یەکتر تێبگەین ئایا تۆ هێشتا لەسەر و قەنەعەتەی کە ئێمە کێشەی یاسایی و دەستوریمان هەیە لەگەڵ بەغدا ئێمە لە بەرگەومادەکان تێنەگەیشتوین یان ئەمە عێراقە من زمنی یا هەرێمی کوردستانیش کە سیاسەتە حکوومەکە سیاسیەکان حکومەکە نەک بەرگەومادە دەستوریەکان من ئێستا بەسەر ئەم قەنەعەتم کە ئێستا ئێمە ئەگەر لەم لەحزەیەوە پەنابەرینە بەر دەستور پەنابەرینە بەر قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ئێمە بەسەر ئەم پیلانجەریە سەرەکەوین و ئەگەر بێت و لەم انتخاباتی کام ساڵ بەڕێوە ئاچێ ئەگەر سوودانی لەگەڵ جەماعەتەکەی دەرنەچنەوە و ئەمەلێکی زۆر هەیە جارێکی دیکە هەیبەت بۆ دادگای فیدرالی بگەڕێتەوە و ئێستا تاکە ئەمەل لە بەردەم خەڵکی کوردستاندا من دەمێ بەڕاشکاو بم لەگەڵت تاکە هیوا لە بەردەم خەڵکی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستانە و سەرۆک پاڤڵە کە ئەتوانێت کۆمەڵێک هەنگاوی جەریئانە بنێ بڕیاری دادگای فیدرالی جێبەجێکە بۆ نمونە لە یەکێک لە بڕگەکانی دادگای فیدرالی نووسراوە الدەوائر الفەرعیە التابعە لەها هەموو مدیر عامەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەتوانن ڕاستەوخۆ قایمەکانیان بۆ وەزارەتی مالی ئیتیحادی بنێرن و ڕاستەوخۆ موچەدێت بەڵام ئەگەر خوا نەخواستە سودانی دەرچوویەوە لەگەڵ فایقزەدانەوەوانە ئێمە لە بەردەم مەترسێکی زۆر گەورەداین دوێنێ شاخەوان عەبدوڵڵا من بۆ خۆم ئاگام لێ بوو گوتی سودانی پێی گوتوین لە بودجەی 2026 بڕیاری دادگای فیدرالی هەڵدەوەشێنینەوە وەکو جاران بودجە بۆ هەرێم دەنێرین ئەگەر نەوتەکەی تەسلیم کرد ئەنجا هەرێم دەیدا بە پرۆژە نایدا ئەوە ئارەزوی خۆیەتی من دەبێت بە هەموو خەڵکی کوردستان بڵێم بەس توخوابم بەورە بە ئەم وشێتەوە بکەم کاکە ڕانکۆجییان بمبەخشە هەتاکو ئێمە چامان لەوە بێ کە نەوت تەسلیم بکرێت کاکە ئەو نەوتەی دەکەوێتە هەرێمەوە لەژێر دەستی حکوومەتی هەرێمدا نەماوە
کاکە ئەم نەوتە لەژێر دەستی ئۆردۆگاندایە با ڕاشکاو بین با ڕازگۆ بین باشە با پرسیار بکەین بۆ هەتا ئەم ڕۆژەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بوو درۆنەکان چێلگەنەوتەکانی ئەو چێلگەنەوتیانی کە دەکەونە ناو هەرێمەوە بردومان نەکران بۆ کە لە ناو کۆبوونەوەی ئەنجومە کاتێکە ئەنجومەنی وەزیرانی هەرێم خاڵ بە خاڵ دەنجی لەسەر ڕژنووسەکە دەدا درۆنەکان ئەو چێلگانی دەکەونە هەرێم بردومانیان دەکرد ئەنجە با پرسین کە ئەم نەوتە تەسلیمی سۆمۆکرا چێ زەرەر دەکە کاکە کۆمپانیایەک هەیە بە ناوی کۆمپانیای پاوەر ترید ئەم کۆمپانیای زاواکەی ئۆردۆگانە نزیکە 300 تانکەری هەیە ڕۆژانە بەرمیلی نەوت بە 27 دلار لە کۆمپانیەکان دەکڕێ و بە 70 دلار دەفرۆشتەوە لە ناو تورکیا دکتۆر بەڵێ تۆ باسی سوودانی کرد با جارێ نەپەڕینەوە بۆ تورکیا ینی بۆ سوودانی وا وێناکەیکا و دوژمنی ئێمە بێ سوودانی ساڵێک و هەشت مانگە ساڵێک و هەشت مانگی ڕێگەر لەسەر مەسئولێتی خۆی ئیمزای موچە دەکا تەنانەت وەزارەتی دارایی هەمیشە سەتەیف دەڵێ من ئیمزای ناکەم ئەو لەسەر مەسئولێتی خۆی ئیمزای موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکا ئەو تەنها ئەم سێ مانگەیە دەڵێ کاکەیتر منیش هەڵبژاردن بەڕێوەیە و دەمەوێت دەنگ بەدەست بێنم و ناکرێ برادرانی تر بانگەشی خۆیان لەسەر من گەرمکەن بڵێن سوودانی بە پارەی نەوتی بەسرە موچەی هەرێمی کوردستانیش دەدا ینی بۆ ئەم دیوەشی لێک نەدەینەوە کاکە ڕانکۆ سوودانی پیاوێکی ئیزدیواجیە و ئەوەی کە لێ ئەعلامە وترێ لە ناخیدا شتێکی تر هەیە من بە بەڵگەوە پێتەڵێم بەپێی ئەم مەحزەرە سوودانی هەر لە بیداوەتەوە بابا ئەوتە مەحزەری دادگام بەردەستە سوودانی دوو مستەشاری قانونی ناردۆ بە ناو هۆڵی دادگا بە هەموو شێوەیەک دژی ئەوە بووە کە بەغدا موچەی هەرێمدا ئەوە بەڵگە هەیە ناوی هەردوو مستەشارەکانیش تێدایە بیدات ئەی چۆن ئەوەتە ناوی قاسم عوبەیدە مستەشارێکی ناوەکەم بیر نەماوە ئێستا بەڵێ بە هەموو شێوەیەک سوودانی دژی ئەو بوو کە بەغدا ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمدا بە سوودانی ئەمەی نەشاردوتەوە سوودانی پیاوێکی ئیزدیواجیە و کورد بە هاوڵاتی عراقی نازانێ زۆر جیاوازە لە مالیکی دەیگوت ئەم نەوتی عراقە من قبوڵی ناکەم بەڵام سوودانی ئەڵێ کەیفی خۆیانە بنەوتی خۆیان بۆ خۆیان و بەس خۆ ئەمەش بەتاوا بکەم کاکە ئێمە سوور بین لەسەر تەوتین ئێمە دەمانزانی ئەگەر بێت و نرخی نەوت دابەزێ حکوومەتی عراقی مانگانە پێویستی بە 8 تریلیۆنە بۆ تەختیرکردنی موچەی خۆی کە موچەی ئێمەش بنێرێ ئەوان تووشی عەجزە بن بۆیە بە ناچاری موچەی ئێمە دەبڕن بۆ ئێمە دەمانگوت ئەگەر تەوتین بکرێ هەمووی دەبێت بە یەک کلیک و دێ بە یەک سیستەم موچەی ئێمەش دەدرێت بەڵام ئێستا کۆمپانیای ئۆپیک ڕۆژانە بتخوا بە تەواوی بکەم کاکە ڕانکۆ بمبەخشە کۆمپانیای ئۆپیک ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی لە حسەی حکوومەتی ئیتیحادی کەم کردوتەوە بۆی نییە بیفرۆشێ 300,000 70 دلاری ڕۆژانە حسابیکە مانگانە حسابیکە نزیکەی تریلیۆنێک دینار دەکە ینی حکوومەتی ئیتیحادی مانگانە 2 تریلیۆن دینار زەرەری دەکرد بۆی ئێمەوە تریلیۆنێک کە نەوتی بەسڕا کەم کراوەوە ناتوانین بفرۆشێت تریلیۆنێکشی بەکاش بۆ ئێمە دەنات ئەوان گوتیان باشترین تەریقە ئەوەیە کە ئێمە بەڕاستی موچەی ئەو کاشی کە بۆیان دەنە بیبڕین بە هەر ئەو تریلیۆنەیەک یەکەم زەرەرکەین ئەوان 2 تریلیۆن زەرەر دەکەن ئینجا بەڕاستی پەرلەمانتارە عارەبەکان لە ناوخۆی شەقامی جنوب لە باشوور لە ناوەڕاست شعورێکیان بەرامبەر کورد دروست کردووە حەقد و قینەکیان دروست کردو دەڵێن ئێمە لە نەوتی بەسڕا موچە بۆ هاوڵاتیانی هەرێم دەنێرین نەوتی خۆشیان تورکیا ئەیفرۆشێ سوودانی بەم جۆرە دەوێت مەکسەبێکی انتخاباتی بەدەست بێنێ باشە بەڵێ دکتۆر بەڵێ من لێرە نامێ ینی وەکو مەحامی کاک سوودانی دەرکەوم بەڵام بەڕاستی کە تۆ دەڵێ ئەو لەگەڵ ئەوە نەبوو تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێ لەسەر چ بنەمایەک ینی سوودانی نەیوی تۆ بڕۆن ڕێکەوە لە بینی خۆتاندا لە هەرێمی کوردستان یان ئەم قسەی تۆ دەیکەی ئەمە ئەنی شتێک کێوانیە تێپەڕێ بەسەرمانە دەبێت بۆم ڕوون بکەیتەوە ینی کەواتە ئەوە هەرێمی کوردستان نییە ینی بۆ نمونە زۆر زادەوترە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی تەوتینی بەرز کردەوە بەڵام نەیتوانین جێبەجێکەوە تانە تۆ دەڵی سوودانی لەگەڵی نەبووە بۆ سوودانی و توێتی من ئەمە ناکەم ینی کەواتە لە خازانی بەغداش ناوی هەردوو مستەشارەکەش تێدایە لە بڕیاری دادگایە بیست لاپەڕی خۆ زارێکی ترش پێم وتی کاکە ڕانکۆ مستەشارە قانونیەکانی سوودانی ڕایۆژکارەکانی تەیف سامی
ڕایۆژکارەکانی سەرۆکی حکوومەت و مستەشارە قانونیەکانی ڕقابەی مالی هەر پێنجیان بەیەکەوە لە دادگا دژی خەڵکی کوردستان قسەیان کردووە لایحەیان تەقدیم کردووە بە بەڵگایە ناوی هەر هەمویان هەیە لێرەدا. باشە دکتۆر بێنە سەر ئێستا بێنە سەر ئێستا موچەی مانگی 6 و 7 بەسراوە باناردەکردنی نەوتەوە و ئەو نەوتی کە لەسەری ڕێککەوتون ئەو لیژنەی کاتووە ئەڵێرەمی کوردستان دەتوانێت 1000 بەرمیل بەرەم بێنێ پەنجای بۆ ناوخۆ 30,000 بۆ سۆمۆ وە داهاتی ناوخۆش یان ئەگەریسە بۆ نمونام هەفتەیە بێتەوە هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ 120 میلیارەکە بنێرێ و نەوتیش 30,000 بەرمیلەکە بنێرە ڕۆژانە سوودانی دەڵێ من موچەی مانگی 6 و 7 دەنێرم کێ ڕێی لێگرتووینە سەر نەمای ئەو لێ تێگەیشتنەی کە بەڕێز بافڵ تاڵەبانی کوێ بەغدا بە یاوەری وەفدێک و بە ناوی کوردەوە یعنی جۆرێک لە لێک تێگەیشتنی دروست کرد ینی کێ دەستی گرتوین پابەن بین بۆ کە خۆمان لەسەری ڕێککەوتوین و ڕازی بووین ئیتر بۆ بکەینە سەر سوودانی. بەڵێ خۆی ئەم نەوتە من جارێک شەر پێم وتی ئەم نەوتە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان دانەماوە دەبێ ئەنجە کاکە بۆ ڕێکەش کاکە ڕانکۆ کاکە بۆ ڕێکەشی هەرێم نیە ئێستا بۆ ڕێکەش لە سەدا 60 فرۆشراوە بە رووسیا لە سەدا چریشی نێسیروان بارزانیە تەنانەت من لە سایتێکی ئەمریکی ئێساوە لە بەردەستمە رووسیا دەڵێ منیش دەبێت پارەم بدرێتەوە بۆ ڕێکە داوای پارەیەکی زۆرەکە ئەمریکا دەبێت ئەمریکا ڕازیکەی دەبێت تورکیا ڕازیکەی دەبێت ئێران ڕازیکەی هەنی ئەو هەموو خەڵکە ڕازی نابێ هەتاکو موچەی هەرێم ببەسرێتەوە من ناومێدی بڵاو ناکەمەوە بەڵام دەمەوێت خەڵکی خۆمان ئاگادار بم دەمەوێت خەڵکی هەرێم ئاگادار بن هەتاکو ئەو شەرتە ناقانونیە نادەستوریە نامۆڕاڵیە کە موچەی هاوڵاتیی عراقی کە لە هەرێمی کوردستاندا دەنیشێ ببەسرێتەوە بەنەوت ئێمە خێر لە خۆمان نابینین و موچەی مانگی 6 و 7 بە هیچ شێوەیەکی من پێم وانێ بینێردرێ چونکە بەڕاستی نەوت لە دەستی حکوومەتی هەرێمدا نەماوە ئێمە دەبێت لە دادگای فیدراڵی کە ئەم دادگا هاتەوە سەر ڕێگا ڕاستەقینەی خۆی مەساری ڕاستەقینەی خۆی دەبێت تانە لەم بریارە بدەینەوە جارێکتر ئەوە ئێستا کە لە ئەنجومەنی وەزیرانە بەنسبەت سەرۆکتەوە باز لە دادگای فیدرالیەکەی دەڵێی لە وڵاتێکی زۆر دیموکراسی و پێشکەوتو و پابەند بە یاسا و دەستورەوە ینی ئەم دادگایە دروست بووە و پێگاتووە و قەرارەکانیان دەدەن زۆر ئومێدت لەسەر هەڵچنیوە من دوا پرسیارمە ینی ئەو دادگاییەوەی ئەوەندە هیوا ئومێدی لەسەر هەڵچنین بێگومان کاکەڕان کۆخۆل ئەم دادوەران نۆ دادوەر بوون حوتیان عەرەب بوون ئەی بۆ با پێت بڵێم ئەو هەموو لایەنانە تەنانەت من معلوماتم هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان هەڕەشە لەم دادوەرانە کراوە کە بڕیاری تەڵتین نەدەن ئەی بۆ بڕیارەکاندا بە زەریعانە و ئەی ئەم دادگای هەر ئەم عەرەبانە نین ئەم دادگایە دەڵێ بڕینی موچەی هاوڵاتیانی هەرێم پێچەوانی 19 مادی دەستوری عێراقا بڵێ ئەگەر دادوەرێک ئیمانی بەخوا هەبێ ئیمانی بە قورئان هەبێ و مرۆڤێک بێ بڕوای بە میهنەکەی خۆی هەبێ من بڕوام بە دادگای فیدراڵی هەیە بەڵام تۆ خۆی کورد کە بۆ خۆت تۆ لە خۆت نەپێچیەوە تۆ پەنانە بێ بەر چەشی قانونی کاکە لە مادەی 61 دەستوری عێراقیدا 25 ئەندام پەرلەمان دەتوانن ئیستیجوابی وەزیری دارایی بکەن سەرکۆمار ئەتوانێ بە نامەیەک داوای ئیستیجوابی وەزیری دارایی بکە دەتوانێت داوای ئیستیجوابی سودانی بکە کاکە وەرە تۆ بۆ موچەی هەرێم نانێری دەتوانێت لێپرسینەوەی لێ بکەی بەڵام من چ بکەم کە زۆربەی ئەندام پەرلەمانەکان عەرەبی نازانن خەڵکی ئەم بەرنامەی تۆ لە مادەی 111 نووسراوە النفط هو ملك لكل الشعب العراقي خەڵک هەیە دەڵێ وەڵا کاکە ئەو نەوتەوە هەیە بیفرۆشی کاکە لە دەستوردا نووسراوە ئیدارە وشەی ئیدارە جیاوازە ئیدارەدان بۆ نییە تۆ عەقد کەی لە دەرەوەی دەسەڵات دەرەوەی سیادی دەوڵەتی عێراق تەنیا مافی ئیدارەدان بە هەرێم دراوە وشەی ئیدارە کاکە مدیری قوتابخانەیەک تەنیا دەسەڵاتی هەیە لە چوارچێوەی مەکتەبەکەی خۆیدا بڕیاردا بۆیە ئیدارە لە زمانی عەرەبیدا لە قورئاندا بە شێوەیەک بەکارهاتووە بڵێ تازە فرۆشمان وەکو دەڵێ ئەوەی ڕۆی قسە ئێمە لەسەر موچەی مانگی 6 و 7 بوو سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش دەست خۆش بە زۆر سپاس خۆشەویستان بەردەوامە بین شوێکی کورد دێنەوە خزمەتتان